اینجا مەغۆل عاقڵ بوو، اینجا مەغۆل عاقڵ بوو گەڕانەوە بۆ دین و موسڵمان بوون و اینجا وردە وردە سێ دانە سەدە لە ناو هندستانە حکمی ئیسلامیان بەرپا کرد. من دڵنیام مەغۆلەکان چۆن هاتن و عالەمی ئیسلامیان داگیر کرد، شەڕێکی گەورە لە بینمانە دروست بوو لە ساڵی 615 کەیتر دەستیان کرد 40 دانە ساڵمانەوە. هەموو منطقەی شام و عێراق و نابلس و هەتا وەکو غەزەشیان گرت، جوابیان نارد بۆ میسر، کۆمەڵێک پیاویان نارد وەکو وەفدی مفاویس، وتیان سوڵتان قەتیس سێرمەکە بە سێرمەکەی، وتیان سوڵتان قەتیس با بین وڵات تەسلیم کە، میسرمان تەسلیم کە، ئەگەر تەسلیمی نەکەی هەوتی خۆتان ئەزانن شعب اللهی المختارە بچێتە هەر وڵاتێکەوە خۆت کەس و کارت دەست و پەیوەندەکە و وەزیرەکە و وڵاتەکە و هەموویە بە هەمووشان قەت و ئامەکە، ئەنجا وەکو پیاوەرن تەسلیم بن. ئەمە دوای 40 ساڵ. بەڵام سوڵتان قەتیس پرسی بە دەوروبەرەکەی کرد، مەجموعەیەکیان وتیان لا طاقة لنا اليوم بچی بولاک و جنودی، بەخوا تااقەتی وەلاکۆمان نییە. چی ئێستا لەو کاتەیە؟ کوردێک هەستا، ئەمیرێکی کورد هەستا، ناوی ئەمیر ناصرالدین قەیمور بوو. وتی خەڵکینە ڕەحمەتی خواتان لێبێ، هۆلاکۆ چوو بێتە هەر وڵاتێکەوە تێکیاوە، فەرموو خەلیفە تەسلیم بوو، دوایی لە بادێکیا لولیان کرد و سووتانیان، ئێمەش تەسلیم بین هەروامە لێکن، با پیاو بین و شەڕکەین. چێ پیاوە با ئێمە لە بەردەستیانە بوو. وتیان 40 دانە ساڵە جێیشی مەغۆل بە کەس نەوەستاوە، ئێستا بە ئێمە ئەوەستێ، وتی ئەیان وەستێنین. خەتیش پاشاوتی الله ئەکبەر، وتی بڕە ئەوانم بۆ بێنن کە هاتوون وەکو پێغەمبەر وەکو نوێنەرەکانیان هێنا بە پەیپەرسی وتی پێپەرس تۆڵی چی؟ وتی قوربان نەڵێم لە ملی ئەمانە بیت، لە تۆڵی ئەو هەموو مسلمانی کە کوشتویانە و مەغۆلیش لە شوێنێکە خوێنی مەغۆلی ڕشا ئیلا ئەبێ ئەو وڵاتە بگرن لەبەرەوە شەڕەکە گەرمە بێ با کەس بووی نەبێ پاشەک شە بکە. گۆم تا قۆڵ بێمە لێی خۆشترە. وەڵا قەتیس سوڵتانیش نەیکرد بە نامەردی، ملی هەمویانی پەڕان، ئەنجا چوو بەسەر قاهیرە و بەسەر دەواازەکانی میسرە هەر هەمووی چان بۆی خەڵک سامی لێیان بشکێ، ئەو نە خەڵک لە مەغۆلە ترسا. دوایی کە بوو بە جەنگ و بوو بە شەڕ، ئەنجا فەهەزەموهم بئیدن الله، خوای گەورە موسڵمانانیش سەرخزدا حەربی چی بوو؟ عینجالوت. الله ئەکبەر. ئینجا مەغۆل عاقڵ بوو، ئینجا مەغۆل عاقڵ بوو گەڕانەوە بۆ دین و موسڵمان بوون و ئینجا وردە وردە سێ دانە سەدە لە ناو هندستانە حکمی ئیسلامیان بەرپا کرد.